لە کۆتاییشدا و لە شاری سێمانی پاڵەوانێتی نێودەوڵەتی شەترەنجییانەکانی کوردستان دەستی پێکرد بۆ یەکەم جاریش چواردەیانەتیدا بەشدارن کە چەندین پاڵەوانی عێراق و عەرەب و ئاسیای و جیهانی تێدایە. دوجار یانەکانی کوردستان بە خەونەکان گەیشتن و دوای زیاتر لە 3 ساڵ چاوەڕوانی پاڵەوانێتی نێودەوڵەتی شەترەنجییانەکانی کوردستان دەستی پێکرد لە شاری سلێمانی و بە سەرپەرشتی یەکێتی شەترەنجی کوردستان و لە ژێر چاودێری لیژنە ئۆلۆمپیک کوردستان و بامەدەبوونی پارێزگای سلێمانی سەرۆک و ئەندامانی یەکێتیەکە کێبڕکیەکانی پاڵەوانێتیەکە دەستی پێکرد. ڕاستی ویستمان دووبارە گڕوتین بخاوێن ناو یانەکان سەر لە نوێ لە دوای یاریزانەکان بگەڕێن و وا بکەن کە یاریزانەکان لە خۆیان کۆ بکەنەوە، یاریزانەکان دەرفەتی ئەویان هەویتن لە یانەکان یاری بکەن و لە پاڵەوانتیەکان یاری بکەن. ئەمە زین شەترەنج لە کوردستان هەنگاوەکی باشی هاوێشتووە. ئێستا کە یاریزانی زۆرمان هەیە، یاریزانی معتەمەدمان هەیە، یاریزانمان هەیە کە لەسەر حسابی خۆی بەشداری زۆر پاڵەوانتی نێودەوڵەتی دەکات لە دەرەوەی وڵات بۆی کە دەرفەت زیاتر بیتن، یاریزانی تازە پێ بگاتن پەرە بە یاریەکە بدەین. بە باشمان زانین کە پاڵەوانتی یانە پلە نایبەکانی کوردستان بکەین. باشترین یاریزانی کوردستان ئێستا لێرە لەو هۆڵە کۆبوویتەوە، هەر هەمووی ڕێتیجی بەرزیان هەیە. پاڵەوانێتیەکە بە بەشداری چواردەیانە کە تا ئێستا ئەو ڕێژەیانەیە بەشداری لە هیچ پاڵەوانێتیەکی کوردستان نەکردووە و زیاتر لە 8 یاریزانیش بەشداری ڕکابەریەکان دەکەن و یاریەکانیش بە 7 جەولە و بە شێوازی سیویسری ئەنجام دەدرێت و هەر یاریزانێکیش 75 خولێکی لە بەردەما بۆ هەر جوڵەیەک. بەڵێ وەکو یانەکان دەمێکە پاڵەوانتی یانە نایبەکانی کوردستان نەکراوەتەوە تقریبا بزان بۆ 3 ساڵ بۆ 4 ساڵەچەکە توڵی نەکراوەتەوە کە ئێستا پاڵەوانتیەکرێت. بەڵێ ئەمە بۆ پێشخستنی یاریزانەکان وەکو خۆتان بینین کە ئێستا 14 یانە بەشداری کردووە کە وەکو کوردستان ئەمە نادیەکان زۆر باش وەکو یاریزان کە کولی نادیەک بە 5 یاریزان بەشداری کردووە کە ئەم پاڵەوانتیاتوان بۆ دەرکەوتنی یاریزانیش ئیسفادەیەکی زۆریە بێت. بەڵێ خۆی بیتە سەر لایەنی جدیات کە پاڵەوانتی فەردی زۆر بۆ یاریزانی شەترەنج باشۆک لە پاڵەوانتی نادیەکان، بەڵام بە پاڵەوانتی نادیەکان کە ئەمە بۆی وەکو یانە نایبەکانی کوردستان کە ئەکرێت و بۆ یەکەم جای شەکەمە بۆتە نێودەوڵەتی یانە نایبەکانی کوردستان کە ئەمە ئیسفادەیەکی زۆرەکە و پیازەکان کە بێن و تەصنیفی خۆیانی تێدا بەرزکەنەوە. لە پاڵەوانێتیەکەدا جگە لە بەشداریکردنی چەندین پاڵەوانی کوردستان و عێراق و ئاسیا و تەنانەت جیهانیش ناوبژیوانانیش ڕۆڵێکی گرنگیان هەیە و سەرۆکی ناوبژیوانانی عێراق کە لە هەمان کاتدا سەرپەرشیاری ناوبژیوانانی پاڵەوانێتیەکەیە باز لەبوونی چەندین ناوبژیوانی بەتوانا و نێودەوڵەتی دەکات لە بەڕێوەبردننی یاریەکان. لەژێر چاودێری لیژنە ئۆلۆمپیک کوردستان بە سپۆنسەری ستی سینەما ئەم پاڵەوانێتی ئەنجام درراوە. جێی دڵخۆشی ئەمەیە کە 14 یانە بەشدار بووە لە هەموو شارەکانی کوردستان. بە نسبەت بڵێن پرسیارەکەتەوە بڵێ ناوبژیوانەکان هەمانە نێودەوڵەتی و 8مانە کاندیدە بۆ نێودەوڵەتی، یعنی ئەم پاڵەوانێتی لەلایەن یەکێتی شەترەنجی عێراق و یەکێتی شەترەنجی نێودەوڵەتی پەسەندە بە دڵنیاییەوە دەوری خۆی هەیە بڵێن بۆ بوونی ئەم ناوبژیوانە لە پاڵەوانێتیەکەیە. ئەوەی جێگەی باسە پاڵەوانێتیەکە لەلایەن یەکێتی شەترەنجی جیهان و عێراقەوە پەسەند کراوە و گرنگیەکی تری ئەم پاڵەوانێتیەش بەشداریکردنی چەندین پاڵەوانی کوردستان و عێراق و عەرەب و ئاسیا و جیهانیشە کە لە ڕیزبەندی پۆلێنی یاریزانانی جیهان ناویان هاتووە. ئەردەڵا محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.